سپاس بۆم دەرفەتە ئەگەر بێت و باسی مێژووی هەڵەبجە بکەین ئیشوکاری ژنان لە سنووری هەڵەبجە و هەورامان و شارە زۆرە شووناسێکی شارستانێتی هەیە مێژوو پێمان ئەڵێت پێشکەوتنی هەر کۆمەلگایەک بەستراوە بە کار و فەرمانەکانی ژنەوە لە کۆمەلگایە خۆشبەختانە هەڵەبجەش لە دێر زەمانەوە لە سەدەی 19هەمە لەو کاتەیە کە ژن توانیوێتی فەرمانڕەوایی بکات زۆر سەرچاوی مێژووی پێمانەڵێن کە عادیلە خانم ئەو کاتە قایمقام نەبووە بەڵام خۆ ئەگەر قایمقامیش نەبوو بێت فەرمانڕەوایی بەسەر سنوورەکەیە هەبووە قەڵەمڕەوی هەتاکوم خانەقین و سنە و بانە ڕۆشتووە کە ئەڵێ قەڵەمڕەوی واتە ئەعتیبار بە هەندوەرگرتنی نووسراوەکانی کراوە واتە کاری پێکراوە هەم لە بواری کارگەڕیا توانیوێتی ئیش بکە هەم لە بواری سیاسیە توانیوێتی ئیش بکە لە بواری کۆمەڵایەتی ئەمانە توانیوێتی پەیوەندیکی کۆمەڵایەتی زۆر باش لە ناو هەڵەبجەیە بکات بۆ نمونە ئەو کاتە جوولەکان لە هەڵەبجە هەبوون لەگەڵ موسڵمانەکانە توانراوە پەیوەندێکی زۆر باشیە بێت ئەم شارستانێتی هەڵەبجە ئەو مێژووە کە ئەگەڕێتەوە ئایا لە چێوە دروست بوو ئەگەر ئێمە بێن و سێری مێژوو بکەین سێرەکی لەو کاتەیە جافەکان هۆزی جافەکان کە عادیلە خانم دەسەڵاتی هەبووە فەرمانڕەوایەتی کردووە ئەمەش لەسەرەوەی کە هاوسەرەکەی وەسمان پاشا احتیمادێکی زۆری لەسەر بووە زانوێتی کەسایەتێکی بەتوانا بووە هە لە دوای کاتێکە سەفەری کردووە دەسەڵاتی تەواوی خۆی یاوە بە عادیلە خانم پەیوەندێکی زۆر باش لەگەڵ ئەستەمبوڵا دروست بووە پەیوەندێکی باز لەگەڵ تارانە دروست بووە پەیوەندێکی باز لەگەڵ شام و دیمەشقا دروست بوو ئەمانە هەموو ئاڵوگۆڵی بازرگانی دروست بوو ئەم ئاڵوگۆڕێ بازرگانیە وها ئەکات کەسانی ئەوێ سەردانی هەڵەبجە بکەن کەسانی ئێرەش بڕۆن سەردانی ئەو شوێنانە بکەن کاتێکە یەنەوە فێری شارستانێتە بی کولتورە جوانەکانی ئەوانیان هێناوە بۆ ئێرە بۆ نمونە لەو کاتەیە باڵخانەی گەورە هەبوو لە هەڵەبجە لە هیچ شوێنێکی عێراقان نەبووە مەسلا ماڵی وەسمان پاشا ئەمانە هەموو پێمان ئەڵێت کە شارستانێتی هەر کۆمەلگایەک بەسراوە بە کەسایەتی و توانای ژن لەو کۆمەلگایە بۆیە خۆشبەختانە ئێمە کە ئێستا لە سەدەی 21کاین ئەو ڕێچکەیەمان گرتووە کە باوەڕمان بە خۆمان هەبێت لە هیچ شتێک نەسڵەمینەوە ژن لە هەر پێگەیە کابێت بەڕاستی ڕکەبەرایەتی هەیە ڕکەبەرایەتی کۆمەڵایەتی بێ سیاسی بێ ئیداری بێ بەڵام ئەبێژن باوەڕی بەخۆی هەبێت بۆ ئەوی متمانە بەخۆی دروست بکات بتوانێت سەررجەم ئەو کۆت و بەندانە ئەو ڕێگرانی کەیتە بەردەمی تێپەڕێنێت خۆ عادیلە خانم لە سەدەی 19هەمە کاتێکە بۆ بە کەسێکی قیادی بەدەیان کێشە و مەشاکلی سیاسی و کۆمەڵایەتی بۆ دروست بووە ئێمەمانانیش بە هەمان شێوە لەم کە گەشتچوونەتە ئێرە من تەنها ئەتوانم باسی خۆم بکەم وەکو کەسایەتی خۆم کە مێژوویەکم هەیە تەمەنێکم هەیە ئەتوانم بڵێم هەمووی ئەزمون بووە هەمووی خەبات بووە هەمووی ململانێ بووە هەمووی ڕکەبەرایەتی بووە بەڵام لەگەڵەوەشا توانیومە بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی دۆستانە بتوانم ڕوبەڕووی ئەو کێشانە بمەوە من هەرگیز لەگەڵەوان نیم هەر کەسێک کێشت بۆ دروستکە بە کێشە وەڵامی بیتەوە بۆی بتانی بە چاکە و بە ئاشتی وەڵامی بیتەوە ئەو ئاشتی و وەڵامدانەوەی گەورەترین سزایە بۆ بەرامبەرەکەت کاتێکە کەسێک ئەو پەڕی کێشت بۆ دروستەکە بەڵام کە هاتە لات ئەگەر تۆ بە شێوەیەکی زۆر جوان وەڵامت بێتەوە هەم کارەکەی خۆشت کردووە هەم مرۆڤانە وەڵامت دیانوەتەوە هەر گەورەترین ئازارە بۆ بەرامبەرەکەت کە تۆ لەگەڵ بەرامبەرەکەتا بەو شێوەیە مامەڵەت کردووە خۆشبەختانە توانیمانە لە هەڵەبجەیە ڕێچکەیەکی باش بشکێنین ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە زۆربەی ژن لێرە کارە ئیداریەکانی بەدەستەوەیە بەداخەوە خۆی پێگەی ژن لە هەر پلۆپای پۆستێکی ئیداریە ئەوە خۆی بۆ خۆی بەهێزی ژن و کاریگەریەتی لە شوێنەکەیە کە کار ئەکات ئەمە لە لایەکی ترەوە بەداخەوە ئێمە کە لەم کاتەیە کە بووین بە بەرپرسی یەکەمی فەرمانگەکان بە تایبەتی بەندە لە 2016ەوە من سەرۆکی شارەوانیم بەداخەوە نەمتوانیوە وەک پێویست خزمەتی هاوڵاتیان بکەم نەمتوانیوە وەک پێویست بەدەم هاوڵاتیانەوە بڕۆم بۆ خۆتان نەزان لە 2016 ئێمە باسی 2015 شەکەین کە قەیرانی دارایی چۆن بەرۆکی هەرێمی کوردستان و عێراقیشی گرتووە شەڕی نەگریسی داعش
کاریگەرێکی هەبوو لەسەر هەمومان ئەمانە هەمووی هۆکاری ئەوە بوو بە ئێستاشەوە کە ئێمە لە قەیرانێکی دارایی زۆر زۆر خراپین ئێمە بەڕاستی شارەوانی یعنی خزمەتکردن یعنی بوجە بەڕاستی ئێمە بەداخەوە هیچ کامێک لەوانەمان نییە بەستان تەنانەت توانی زۆر کەس ئەڵێت من پێم خۆشە لێرەوە باسیکەم باشە ئەگەر بودجەیەکیان ئەگەر پارێکیان نییە بۆ دەست لە کار ناکێشنەوە بە دەست لە کارکێشانەوە ئێمە چارەسەری گرفتەکە نییە بەدەیان کەسیش بێتە شوێنەکەی کوێستان ئەگەر پارە و بودجەی نەبێ هەمان حاڵەتە بەڵام تۆ ناکرێت فەرمانگەیەکی خزمەت گوزاری ڕۆژانە بەدەیان بە سەدان هاوڵاتی ئیش و کاریەکەوێتە شارەوانی هاوبەشی ئاوە کێشەی دوکانە کێشەی بازارە کێشەی مامەڵەیە ئەمانە ئیشوکاری ڕۆژانەیە کێشەی مۆڵەتی بینایە مۆڵەتی بینای سەکەنە مۆڵەتی بینای بازرگانیە ئەمانە ئیشوکاری ڕۆتیناتی ڕۆژانن تۆ ناکرێت فەرمانگەیەک دابخەی لەبەرەوەی کە من بودجەیەکم نییە کۆڵانێکی پێقیرتاوکەم ئەوە گرفتێکی سەرەکی ئێمەشە ئەنج گرفتی سەرەکی هاوڵاتیانیان من بۆ خۆم کە دانیشتو شاری هەڵەبجەم ماڵیشم لێرەیە بە بەردەوامی بە شەو ڕۆژ لە هەموو ئەو کۆڵانانە ئەزانم کوێنە سەردانی هەمووی ئەەکەم هەموو گرفتێکی هاوڵاتیانە گرفتی منە یەکەم جار لەوە خۆشترنیە کاتێکە هاوڵاتیە تۆ ئیشێکی بۆ ئەەکەیت ئەویش بە سەربەرزانەوە ئەوەی پێخۆشم بەداخەوە کەنەمان توانیوە کاریگەرێکی وامان هەبێت قەیرانە ئابووری و سیاسەکە بۆ کە بەرۆکی گرتووە زان چون ئێمە وەکو خۆمان پەیوەندێکی باشمان هەیە بەڵام لە ڕووی ئیداریەوە ئیشەکانمان جیاوازە یعنی بۆ نمونە سەرۆکایەتی زانکۆ سەر بە خوێندنی باڵایە و ئەتوانم بڵێم عنی پەیوەندی بە ئیشوکاری ڕۆژانەی منەوە نییە بەڵام پەیوەندێکمان هەیە بۆ نمونە سەرۆکاتی زانکۆ پێویستی بە زەبێک هەیە بۆ پرۆژێک ئەوە بەدڵنیایەوە هاوکارین مەسلا جاری وە هەیە لەبەرەوەی خاتون مەهاباد کە ڕێگەزی مێیە یعنی ژنە علاقەیەکمان هەیە بۆ نمونە پێویستی بە کرێکار هەیە بۆی زانکۆی بۆ پاکەم و یا زانکۆی بۆ بشنەوە من عنی بەبێ مناقەشە بەسەر چاو بۆیە نێرم ئیشی منیش نییە شکێ بەس خۆم ئەزانم گرفتەکە هەمومانی گرتوێتەوە ئەویش کارمەندی نییە کارگوزاری نییە بەڵام من 4-5 کرێکاری بۆ نیم ئیشێکی بۆ بکە بە هەموو بەڕێزەکانی کەشەوە ئێمە بۆ خۆمان پەیوەندێکی باشمان هەیە بەڵام لە ڕووی ئیش و کارەکەەوە لەوانەیە من نتوانم هیچ تەداخلێک لە ئیشوکاری زانکۆیان بکەم بەڵام بە سوپاسەوە هەموو لە هەمانگێکمان هەیە مەسەر لەو کار و چالاکیانەی کە ئەکرێت ئەوەی بتوانین معنی بەدەم یەکتریەوە ئەڕۆین هاوکاری یەکتری ئەەکەین لە ڕووی خۆمانەوە گرفتمانێ بەڵام هەرێک و پێیوەستە بە وەزارەتی خۆیەوە ئیشوکاری تایبەتی خۆی هەیە بەڵام هەمانگێکی باش هەیە لەگەڵمانە هەر کامێکمان پێویستیمان بە یەکتری هەبێت بە دڵنیایەوە ئاگامان لە یەکتری هەیە سپاس پرسیارەکە زۆر جوانە بەداخەوە ئێمە ئەوە گرفتی خۆمان هەیە مەبەستمەیە گرفتی ناوشار کێشە و مەشاکلی ئاوەڕۆ و کێشە و مەشاکلی کۆڵانەکان بۆ قیر و بۆ شۆستا نەگەشتونێتە ئەوێ بە شێوەیەکی فەرمی باس لەوە بکەین بەڵام بەندە وەکو کوێستان وەکو چالاکەوانێکی بواری ژنان ئەتوانم بڵێم شانازی بە چەند کارێکەوە ئەەکەم بۆ خۆم کە بۆ ژن کردبێتم کە توانی بێتم سپۆنسەرم بۆ پیا کرد بێدێکێک لەوانە توانیومە گۆڕی عادی لە خانم لە عەبابێلێ بدۆزمەوە ئەویان لەسەر ئەرک و مەسروفی خۆم مەزارگەیەکی بچووکی بۆ دروستکەم بە هەمان شێوە پێکەرێکم بۆ عادی لە خانم دروست کردو کە سپۆنسەرم بۆ دۆزیوەتەوە بە سپاسەوە لەلایەن پارێزگاری پێشووی سلێمانیەوە لە باخی گشتی پێکەرێکم داناوە و هەروەها توانیمە باخچەیەکی پچکۆلە بە ناوی باخچەی ڕۆشناوە کە کچێکی گەنجی جوان هەڵەبجەیی لە باری دەرونیەوە تۆزیە ناساغا پێویست بوو باخچێ بکەین بە ناویەوە لە بەردەم ماڵەکەیانە ئەوەش چیرۆکێکی لە دواوەیە ئەگەر لەوانەیە زۆر کەس ئەزانێ ئەو باخچەمان دروست کردووە لەسەر توانا و ئەرکی خۆم لە ڕێی کۆمپانیایەکەەوە ئەوم جێبەجێ کردووە و هەروەها لە ناو باخچەی شارەوانە پێکەرێکم بۆ خاتو دانیال میتەران دروست کردووە کە یەکێکە لەوانەیە کە ئەتوان بڵێم بە دۆستی کورد بە دایکی کوردناوە ئەبرێ کاتێکە هاتوتە ئەم هەڵەبجە لە 92 سەردانی هەڵەبجێ کردووە کە دوای ئەو هەموو وێرانکاری ئەو تاوانی دەرحەق بەم شارە کراوە بەداخەوە کە پەیکەرێکی جوانیان بۆ دروست کردبوو لە مەدخەلی شار لەلایەن گروپە ئیسلامیە توندڕەوەکانەوە پەیکەرەکە شکێنرا من وەکو ژن خۆم بەڕاستی پێم شەرم بوو کە سەرۆکی شارەوانی بووم و پەیکەرێک بەشکاوی هی ژن لەم شارەیە ببینم بۆیە پێم باش بوو پەیکەرێکی جوان سپۆنسەرم بۆ پیا کرد لەلایەن خولی یەکەمی ئەندام پەرلەمانە کوردەکانی ژنانی عێراق بەڕاستی لەسەر ئەرکی ئەوان توانیمان پەیکەرێکی جوان بۆ خاتو دانیال میتەران دروست بکەین کە لە ناو باخچەی شارەوانیش دامناوە بۆ ئەوەی بیپارێزێ
ئێستا هەر کەسایەتیەک لە فەڕەنساوە ئایا کۆنسڵی فەڕەنسا بێت ئایا هەر وەفدێک بێ کاتێکێت خۆی زیندوو هێشتنەوەی ژنە بۆی ئێمە پێویستە ژنان لە هەر شوێنێک بین ئاگامان لە یەکتری بێت لە هەر شوێنێ ژنێک پۆستێکی باڵای هەبێت من لێرە لە هەڵەبجەکەی خۆمە شانازی پێوە بکەم یەکی فەرمی سەردانی خاتوو لەیلام کرد کە بووە بە سەرۆکی شارەوانی سلێمانی و پیرۆزبای و کۆبوونەوەکمان لەگەڵ ڕابشکاری ئەنجومەنی شارەوانی سلێمانیا کرد لەگەڵ ستافی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجەیە ئەوە هەروە من بۆ خۆم سەردانی شارەوانی قەندیلم کرد لەسەر بانگێشتی ئەوان بە سوپاسەوە ئێمەش بە هەمان شێوە ئەوانمان بانگێش کرد بۆ سەردانکردنی ئێرە کە بتوانین ئاگامان لە ئیش و کارەکانی یەکترە بێت بە هەمان شێوە لە ڕۆژئاوای کوردستان ستافێکی شارەوانی کۆبانی سەردانی هەڵەبجەیان کرد لینکێکمان دروست کرد کە ئێمە سەردانی ئەوێ بکەین بەداخەوە زۆر ئیش و کارەکانیشمان تەواو کرد بەڵام بۆ هۆکاری سیاسی ڕێگەیان نایە کە ئێمە بڕۆینە ئەوێ لێرەوە ئێمە دیارە ستافێکە هەبوو کە ئێمە کۆبوو بووینەوە تەنانە چەند سەرۆک شارەوانێکی ژن بڕۆین بۆ ئەوێ تەنانە جێگری سەرۆکی شارەوانی کەرکووک ئەو کاتە ژن بوو کە من پەیوەندیەکەم دروست کرد دواتر ئەو بەڕێزانی کە علااقاتیان بۆ دروستکردن وتیان باسی کەسیان نەکە بەزوتیان بە هۆکاری سیاسی ناتوانین کارەکە ئەنجام بین بە هیوام لە ئایندەیە بتوانین ئەم پەیوەندیانە زەڕورە ئاگامان لە یەکتری بێت من کە چوومە شارەوانی قەندیل ئەگەرچی ماوەیەکی کەم بوو مەسلا ئەوان دروست بوون ستافێکی زۆر باشیان هەبوو هەنێک شت لەوانەوە فێر بوو یعنی ئێمە ڕاستە ئێمە ئێستا لە عەسرێکی کەیان بەڵام پێویستیمان بەوە هەیە کە سەردانی شوێنەکان بکەین لە هەمویانەوە شتی باش فێر بین بۆ ئێمەش بتوانین بیکەین بە ئەزمون بۆ خۆمان بە هەمان شێوە ئەوان هاوسەرۆک بوون بەڵێ سەردانی هەڵەبجەیان کرد و ئەوانیش لە نزیکەوە ئاڵوگۆڕی ئیش و کارەکان یەکتریمان کرد ڕێز و نەوازش بۆ ئەو ژنانەدا ئەو نەوێنم کە دروشمی 8 مارس پێ دروست بوو کە ئەو ژنانە خۆیان کردە قوربانی و سوتەمەنی بۆ ئەوەی ژنان لەو ڕۆژەیە داوای مافەکانی خۆیان بکەن سەری ڕێز و نەوازشیان بۆدا ئەنەوێنم ڕۆحی یان شاد و ئاسوودە بێت سەبارەت بە پەیامی 8 مارس من تەنها ئەوە بڵێم زۆر جار ڕەگەزی بەرامبەر یاخۆ هەنێک لە هاوڵاتیان ئەڵێن بۆ 8 مارس ژنان تەنها لەو ڕۆژانە شتەکانیان بیرەکەوێتەوە نەخێر ئێمە لە ڕۆژی 8 مارسا شتەکانمان بیر ناکەوێتەوە ڕۆژی 8 مارس ئەمانەوێ زەنگێک بێت بۆ کۆمەلگا پیاو سالاری کە ژنانیش ئەتوانن وەکو ڕەگەزی بەرامبەر ئیش و کارەکانیان لە ناو چوارچەوەی ماڵا بیهێنە دەرەوە و توانا و جوودی خۆیان وەگەڕ بخەن 8 مارس تەنها بۆ ئەوە نییە کە ئێمە بڵێن وڵا زۆر جارەڵێن بە ئاڵوواڵاوە بەجلی کوردیەوە خۆیان ئەگۆڕن بەداخەوە من زۆر ئەوم پێ ناخۆشە ئەگەر ئێمە سێری مێژوو بکەین بە چەنەها ڕۆژمان هەیە هەر هۆکارێک بۆتە هۆی دیاریکردن و دەستنیشانکردن بۆ ئەو ڕۆژە ئێمە ئەو ڕۆژەوە بیر کۆمەلگا ئەهێنینەوە ئەگەر بە بیری نەهێنینەوە ئەو کاتە خۆشمان لە بیرەچێتەوە بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە سەرجەم ڕۆژەکانی کە بەرز و پیرۆز ڕابگرین ڕۆژی مامۆستایانە ڕۆژی خوێندکارانە ڕۆژی سندیکای کرێکارانە ڕۆژی بەدەیان ڕۆژمان هەیە ڕۆژی 8 مارس یەکێکە لەو ڕۆژە پیرۆزانی کە ژمارەیەکی زۆر ژن خۆیان کردە قوربانی کە ئێستا ئێمە ئەتوانین بەم ئازادیەتدا بنیشین باسی مافەکانی خۆمانمان بکەین مافیش ئەسێنرێت نادرێت لەبەرەوەی ئێمە ئەبێ هەوڵ بۆ ئەوە بین قۆناغ بە قۆناغ ئێمە هیچ کاتێک نامانەوێت هیچ جیاوازیەک لە بینی ئێمە و ڕەگەزی بەرامبەرا بمێنێت چونکە باوەڕمان بەوە هەیە کە ڕەگەزی بەرامبەر کە چۆن ئەتوانێت کارەکانی بکات ئێمەش ئەتوانین لە لایەکی کەوە هەنێک ئیش و کار هەیە ژنێک ئەتوانێت بیکات بەڵام پیاوێک ناتوانێت بیکات پێچەوانەکەشی ڕاستە یعنی زۆر ئەمە بە ئەزمون پێمان ئەوترێت کە هەموو پیاوێک چالاگنی لە ئیش و کاری خۆیە هەموو ژنێکیش چالاگنی لە ئیش و کاری خۆیان من هەر کەسێک لە شوێنێکا بێ هەر ژنێک ئەبێ خۆی بسەلمێنێت تواناکانی ئەو قدرەتی کە هەیەی بەکاری بێنێت بە هەموو ژنێک ناوترێ ژنێکی چالاک و بەتوانە پێچەوانەکەشی ڕاستە بۆیە من پەیامەکەم ئەمە بوو کە کۆمەلگا لێمان تێبگات وەکو ژنانی چالاکەوان کە ئێمە مەبەستمان چێ لەو ڕۆژەیە هیوادارم لە ئایندەیە لە کۆمەلگایەکی یەکسانی خوازە ژیان بەڕێ بکەین بۆ بەرژەوەندی و بۆ ئاشتی سەرجەم کۆمەلگاکە